ئێران ڤیددیوەیەکی تری بڵاو کردوەوە کاک سەلام بەڵێ کە بە درۆن چاودێری ئەو کەشتی گەلایەکە. بەڵام دوایەوە تەلەڤیزیۆنی سیێنیان ئەڵێ ئەمە وان نییە، ئەمە مێژەکەی دەگەڕێتەوە بۆم ڕووداوانەی ئێستا نیە بۆ ساڵی 2020 گەڕێتەوە. ینی پرسیارەکەی بن لێرە ئەوەیە بە چی فڕۆکە و موشک و درۆنێک ئێران دەتوانێت چاودێری ئەم کەشتی گەلە بکات یا بچێتە نزیکی ئەم کەشتی گەلەوە دەتوانێت ناتوانێت بە جۆرێ ئەو کاتی کە ئەوەی کرد ئەمریکا خۆی لە کاتی جەنگان نەبوو ینی لەگەڵ ئێرانە خۆی وازی لێ ناڕێبدا تۆ ئەگەر بزانی هەتاکو دوای درۆنەکە سەکە حادسەکە باسی ناکەن دوو فڕۆکەی ڤانتۆم F4 لە جۆری دی ویسی نێزیک بێتەوە لێ هەردوو ڤانتۆمەکە ئاگایان لێ نەبوو لە ناکاوە F22 ڕاپتەر لە بنیان بوو هەر نەیان زانی ڕادارەکانیان نەیان بینی هەتاکو دوایەوە ئەمریکیەکە پێیانی وت گۆهۆم بڕۆنەوە بۆ ماڵ هەردوو ڤانتۆمە ئێرانیەکە کشانەوە هەڵاتن و گەڕانەوە کەیتوانی هەردووکیان بخاتن یعنەوە مەبین ئەمریکا مەسەن لە بازە حاڵەتێکە خۆی ڕێداتن نین بێتن لە بڵین جگەلەوە لە مالیزیا لە کاتێ خۆی سی کە هی رووسایە مالیزیا کڕی بووی بەسەر فڕۆکاڵگرەکە بەسەر حەمیلە تاایراتە ڕەد بوو ینی سەر ناتوانێت بەوانە نزیکی مستحیلە نێزیکی بکرێتەوە ناتوانێت